کۆماری کوردستان ڕووداوێک بوو کە ڕوویدا هەموو ڕووداوێکیش بکەرێک لە پشتیەوە هەیە و ئەم بکەرە لە ناو ڕووداوەکە دەردەکەوێت. هەندێک لە ڕووداوەکان لە ناو لە زەمانێکا ڕوو دەدەن و دەبنە ڕووداوی مێژوویی و دەمێننەوە وەکو ڕووداوێک کە هیچ شتا لە ڕوودا نابێ، شتا زیندووە. بە معنایەکی تر لە ناو مێژووە دوو جۆر لە ڕووداو هەیە، ینی ئەوەی کە لە ناو گێڕانەوەی مێژووە دوو جۆر لە ڕووداو هەیە، یا لە ناو گێڕانەوە و نەگێڕانەوەی مێژووە. ڕووداوانێک هەیە هیچ گێڕانەوە نییە، چونکەوانە ڕووداوێکن، ڕووداوانە ڕۆژانە دووپات دەبنەوە و ئێمە لە ناو ژیانی ڕۆژانەماندا شتانەگەیە دووپاتی دەکەینەوە. ئەمانێک کە دووپات دەبنەوە لە ڕاستیدا ڕووداوی مێژوویی نین، چونکە لە ناو مێژووە دەبێت ڕووداوێک ڕوو بدا کە ڕووی نەدابێ، ڕووداوێک بێ کە ڕووداوێکی تازە بێ. کۆمار ڕووداوێکی تازە بوو و کۆمار شتێک بوو کە پێشتر ڕووی نەدابوو ڕوویدا. بەڵام لەبارەی ئەم ڕووداوە ئەوەی کێشەمانە، ئەم ڕووداوە بۆ ئێمە زۆر بە کەمی تۆمار کراوە و ژیانی ناو کۆمار وەک ڕووداوێک، وەک ژیانێکی تازە، وەک ژیانێکی نوێ لەبارەی ئەو ژیانەوە ئێمە کەم شتمان لە بەردەسایە. ئەو دیکۆمنتانەی کە لە بەردەستمانایەوە، ئەو تاریخی کە نووسراوەتەوە بۆ کۆمار، لەگەڵەوە شاکە مێژوویەکی نزیکە و ئەو لەو سەردەما کە کۆمار هەبووە نووسین و وەسایلی ڕاگەیان و شتانێکە بۆ پێشکەوتوو بۆ. بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەوەی لە کۆمارە ڕوودەدا و ڕوویداوە شتانێکی ئەوتۆمان بۆ نەماوەتەوە. یەکێک لەو نووسرانەی کە نووسری کۆماری میلی مەهاباد سەرەتاکە باسی ئەوە دەکا کە کۆماری مەهاباد ئەو سەرچاوانەی کە ئەو سوودی لێ وەرگرتووە بۆ ئەو مێژووە بنووسێتەوە کە تقریبەن 10 ساڵێک تەسەوەر دەکەم 8 ساڵ 7 ساڵ دوای ڕووخانی کۆمار. ئەو دەڵێ من لەبەرەوەی ئەو دیکۆمنتانەی کە هەبوون لە فەترەی کۆمارە، لەبەرەوەی ئەو خەڵکە نەگیرێ دیکۆمنتەکان سووتێندان، لەبەرەوە دوکۆمنتێکی وام لە بەردەسانە بوو من لەبارەی ژیانی ناو کۆمارەوە بتوانم ئەوەی کە لە کۆمارە هەبوو باسی بکەم. هەر ئەم ڕووداوە خۆی شتێکمان پێ دەڵێ ئەمەی کە سووتانی دیکۆمنتەکان بۆی کەس نەگیرێ. پێمان دەڵێ لە ناو کۆمارە مرۆڤ لە سەروی دروستکردنی مێژووەیە، ینی دیکۆمنتەکان هەموو دەسووتێن بۆ ئەوەی مرۆڤەکان مێنن. هەنی مرۆڤ لێرە بەهایەکی زۆر باڵای هەیە. ئەمە هەر خۆی دەواازەیە کە بۆ ئێمە بیلەوە بکەینەوە لە کۆمار چی ڕوویدا و چی ڕوو دەدات و تا ئێستا ئایا ئەم ڕووداوە بەردەوامە. ئەو دەڵێ دەوڵەتی ئێرانی پێی خۆش بۆ دیکۆمنتانە نەماون، ینی پێی خۆش بوو تاریخێکەیە بزر دەبێ، تاریخێکەیە نامێنێتەوە بۆنەوەکانی دواتر. بەڵام لە ڕاستیە خۆی شتێک لە ناو ئەم تاریخا ماوەتەوە، ئەویش ئەوەیە کە ئەم پێمان دەڵێ لە ناو کۆمارە مرۆڤ بەهاکەی لە هەموو شتێک زیاترە، تەنانەت لە دروستکردنی تاریخیش. تاریخێک کە دەمێنێتەوە دواتر بۆ نەوەکان و ڕەبتی بینینەوەی دوا و پێش خۆی دەکا. ڕووداوەکانی کۆمارەوەی لە ناو کۆمارە هەیە، لەوانێت درەوشاوەترین ڕووداویان ئەو ڕووداوە بێ کە قازی محەممەد لە دوای ئەوەی کە کۆمار ڕێگە دەدا بە جێشی ئێرانی بێتە ناو کۆمارەوە، سوپای ئێرانی بێتە ناو کۆمارەوە بۆی خەڵکێکی بێنین. ئەو ڕووداوە بێ کە قازی دەگەڕێتەوە بۆ بەرپەتی سێدارە. ئەمە ڕووداوێکەوە هەویەتی کۆمار لەناو ئەم ڕووداوایە. کاتێ ئێمە لەوانەیە کۆمار بەبێ ئەم ڕووداوە
نەمایەتەوە ینی کۆمار بەبێ ئەو کۆتایی کۆمار ینی بوونی کۆمار لە کۆتایی کۆمارایە لەو کاتەوەی کە سوپات دێت و وە کۆمار نەفی دەکا کۆمار ناهێڵێ بەڵام لەم کۆتاییەوە لە ڕاستیا کۆمار دەست پێ دەکا ینی بە بۆچوونی من ئەو ڕووداوی لە کۆمارە ڕوودەدا لە دوای لە سێدەرەدانی قازی و شەیدەکانی ترە لەوەوە ئیتر کۆمار بە دەستپێکردنێکی ڕاستەقینە دەست پێ دەکا. هەندێک ڕوودا و دەبنە مێژوو هەندێک ڕوودا هەیە دەچێتە ناو ئەدەبیاتەوە لە مێژوش دەردەچێت ئەم ڕووداوانەی کە دەمێننەوە بێگومان شتێک لە پشتیانەوە هەیە بۆی دەمێنن ینی گەڕانەوەی قازی و لە ئەستۆگرتنی گوناحی ئەو گوناحی کە بڵێن سوپای ئێرانی بەرامبەرەکە کۆماری پێتیهام دەکا و داوەزانی کۆماری پێتیهام دەکا و لە ئەستۆگرتنی ئەم گوناحە لەلایەن قازیەوە و هەڵگرتنی هەموو سزاکە لە باتی هەموو خەڵکی مەهاباد ئەمە ڕووداوێکی ئاوا ئاسایی نییە ئەمە ڕووداوێک نییە دووپات بوو بێتەوە ئەمە ڕووداوێکی تازەیە ڕووداوێکە پێشتر ڕووی نەداوە و لە ناو ئێمە هیچ سەر و کۆمارێکمان نییە لە ناو ئەو کۆمارانەی کە دووست بوون وەک ئەم سەر و کۆمارە وابێ بتوانێت بچێتە ناو ئەو ڕووداوەوە بتوانێت بڵێ من دەگەڕێمەوە بۆ ئەوەی سزای هەموو میلەتەکەمەوەی کە بە پێی تا تۆمەتبار کراوە هەڵی گرم تا میلەتەکەم کەس سزا نەچێژێ و ئەم ڕووداوە ڕووداوێکی زۆر ئەفسانەیە و هەست دەکەی فعلەن ئەفسانەیەەکە ینی ڕووداوەکە ئەوەندە سەیرە ڕووداوێکە ئەو مێژووە ئاساییەی کە مێژووی دروستبوونی کۆمارەکانی ترە ناچێتە ناو مێژووەوە ینی ڕووداوێکە هەست دەکەی دەچێتن ئەوەندەی دەچێتە ناو شتێکەوە کە تەوەقع ناکرێت کە تەسەور ناکرێت وەکو ئەفسانە وایە شتێکە ئەمە تەسەور ناکەی ئینسانێکە بێ سەرکردەیەکە بێت گوناحی هەموو میلەتەکەی خۆی هەڵگرێ و بچێت سزاکەی هەموو بچێژێ قازی لە کاتی گەڕانەوەیە کە مەلا مستەفا پێی دەڵێت تۆ بۆ لەگەڵ ئێمە نایی لە ڕووی سیاسیەوە حتممە ئەگەر ئێمە سێریم ڕووداوە بکەین لە ڕووی سیاسیەوە وا باش بوو قازی بڕوا بۆەوەی درێژە بە خەبات بدا بەڵام قازی ئیشێکی تری هەیە لە بە گەڕانەوەکەی ئەو بە ئاراستەیەکی تەواو پێچەوانەی ئەو ئاراستەی کە بیرکردنەوەی سیاسی و سەر و کۆمارەکانی تر بیری پێ دەکەنەوە ئەو لە کۆماردا دەمێنێتەوە و ئەو پێ وایە بەسراوە بە پەیمانێکەوە و ئەو پەیمانە لە کاتێکا هیچ هێزێک نییە ڕێگری لێ بکە کە لە مەهاباد بچێتە دەرێ و دەشتوانێت زۆر بە ئاسانی لەو پەڕی هێزی خۆیەتی بۆ دەرچوون بەڵام ئەم هێزە بەکار نایێنێ و بەکارهێنانی ئەم هێزەوەکو خۆی دەڵێ من لە هەر دقەیەکە بم ویستایە دەمتوانی بڕۆم و دەشمزانی من کە دێمەوە ئێوە ئەدام دەکەن لە ژیان نامهێڵن بەڵام من هاتمەوە بۆچی بۆەوەی خەڵکەکەی خۆم ژێنێڵم و ئەو بە مەلا مستەفا دەڵێ من بڵێن ڕژێمی پاشایەتی ئێران هەموو ڕقەکە گەر من بگەڕێمەوە هەموو ڕقی خۆی قینی خۆی بە من دەڕێژە و نایڕێژێ بەسەر میلەتەکە لەبەرەوە دەبێ من بگەڕێمەوە بۆ ئەوەی ئەو هەموو قینەکەی خۆی بەسەر منا بڕێژێتە کەسە و قینەی بەرنەکەوێ و لە ئەستۆگرتنی ئەمە لە ڕاستی ئەمە لە زیاتر وەکو وایە ئەگەر مەگەر لە ئەفسانەکان نابی خوێنیتەوە و ڕووداوێکە ڕووداوێکی وەکووا بێ سەر و مێژوویە بەومانە مێژووی سیاسی کە دەنووسرێتەوە ئەمە جۆرێکی تر لە مێژوو ئەم ڕووداوە ڕووداوێکی جۆرێکی تر لە ڕووداوی مێژووی
کە پاڵنەرەکانی وەو هێزانەی لە پشتیوێتی و ئەو سیستەمەی کە ئەم ڕووداوە پێڕوودەدا زۆر جیاوازە لەو هێزە لەو کارایی لەو بکەرەی کە لە پشت ڕوودانی هەر ڕووداوێکی مێژوویەوە هەیە کە تۆمار کراوە لە سەردەمی مۆدێرنە و ئەمە ئەم ڕووداوە هەز دەکەم بە جۆرێکی تر ئێمە دەتوانین ینی دەواازەی تر دەبێ بکەینەوە بۆ تێگەیشتن لێ و بوونی کۆمار و پەیامی کۆمار لەناو ئەم مەرگەدایە یعنی ئەوەی سەیرە ئەوەیە چۆن پەیامێک لە ڕێگەی مەرگەوە تۆ دێڵیت ینی تۆ پەیامێکت هەیە دەزانی تاکە ڕێگایەک بۆی ئەم پەیامە بگە و ئەمە بگوترێ و بگوترێ بەوەی ینی کە ببێتە ئەم گوتنە ببێتە شایەتیدان لەسەر بوونت لەسەرەوەی کە هەیت ئەوە بێ نەبیت ینی قازی بەرەو دەچێت لە ناو نەمانە دەڵێ من هەم و لە ناو نەمانە شایەتی لەسەر بوونی خۆی دەدا شایەتی لەسەر ئەوە دەدا کە من ئەمەم و من خاوەنی ئەم ڕووداوە و کورد ئەمەیە بوونی کورد لە ناو قازیا بوونی ئەخلاقیانەی کورد لە ناو قازیا دەدەوشێتەوە و قازی نمونەیەکی باڵای ئەخلاق نیشانی هەموو دنیا دەدا بەڵام ئەم نمونەی باڵای ئەخلاقە لەبەرەوەی وەکو شتێکی ئەفسانەیە لە کاتێکە وەکو شتێکی ئەفسانەی دەبیندێ لە کاتێکا دنیا بووەتە دنیایەکی واقعی ئەو تاریخی کە تاریخی واقعە قدرەتی بینینی ئەم ڕووداوەی نییە وەکو ڕووداوێکی وەکو شتێکی ئەفسانەی کە ئەوەی کە بیرکردنەوەی واقعی گرنگی پێنادا وەکو وا بێ هیچ نەبێ وەکو وا بێ شتێک بێ بەلایە دەگوزەرێ ئەوەنە ئەم ڕووداوە خۆی ئەگەر فعلەن وەک خۆی ببیندایە دەبوایە هەموو دنیای شۆک بکردایە دەبوای ئەم ڕووداوە ینی گۆڕانێکی گەورەی دروست بکردایە هەر نەک لە ناو کووردا لە ناو دەوروبەرەکەشە گۆڕانێکی گەورەی دروست بکردایە چونکە ئەم ڕووداوە ڕووداوێکی ئاسایی وەکو ئەو ڕووداوانە نیە کە هێز حکومیان دەکا و ئەمە ئەم کەسێکە هێزی دەرچوونی هەیە و هیچ هێزێکیش ینی لە بەردەستیان نییە کە ینی هێز بەکار نایێنێ و لێرە ئەو ڕووداوە ڕووداوی هێز نییە ململانەی کۆمەڵی هێز نییە وەڵا یەکێک لەو هێزانە سەرکەوێ بەسەر ئەوی ترا و ڕووداوەکە دروست بێ فەرەزەن فلانە جەیش لەبەرەوەی چەک و تەقەمەنی زۆری هەیە هێزی زۆرە توانی سەرکەوێ بەسەر فلانە ئەمە بە چەک و تەقەمەنی و منطقی هێز ناتوانین ئەم ڕووداوە لێک بینەوە هێزێکی تر هەیە لە ناو قازیە کە هێزێکە زۆر لە سەروی ئەو هێزەوەیە کە هێزی مادیە و ئەم هێزەیە قازی وا لێ دەکا کە بچێت لە ناو مردنا بتوانێ بڵێ من هەم ئێمە دەبێت لەم هێزە بکۆڵینەوە ئەو کارایی کە ڕووداوەکە دروست دەکا لە ڕاستیە ئەم هێزە کارایە ئەم ڕۆحە کە قازی ئاراستە دەکا بە قازی دەڵێ بڕۆ بە قازی دەڵێ واوە بڕۆ واوە مەڕۆ و فرمان بە قازی دەکا ئەو هێزەی فرمان بە قازی دەکا لە ناو قازی خۆیەتی هێزێکی دەرەکی نییە خوێندنەوەی واقع نییە وڵا ئێمە واقع بخوێنینەوە حەسە بە ئەو ئاماژانەی کە لە واقع هەن ئێمە هەڵسوکەوتێکی دروست بەرامبەر ئەو ئاماژانە بکەین بەپی منطقی هێز بەپی منطقی دەستکەوت و دەست نەکەوت بەپی منطقی ئەوەی کە سەرکەوتن و شکست نه ئەمە حاڵەتی قازی حاڵەتێکە تایە قازی لەگەڵ خۆیەتی قازی بیل لەوە ناکاتەوە ئەرێ لە دەرەوە چۆن دەبینێ لە دەرەوە چییە لە ناویە هێزەگەیە فرمانی پێ دەکا دەبێت تۆ بەرەو ئەوێ بڕیت ئەم هێزە ئەم چییە ئەم هێزە ئاوەیە کە من پێی دەڵێم ڕوحی نەتەوەی کورد و ئەم ڕوحەیە کە مێژووی کوردی ئاراستە کردووە تەنانەت ینی کاتێککە تۆ ڕووداوەکان دەخوێنیتەوە ڕووداوەکان بۆیە لە تاریخات تۆمار ناکرێن چونکە سەر و تاریخی ینی
تاریخ قدرەتی تۆمارکردنی ئەم ڕووداوانەی نییە. ئەدەبیات تاریخی ئەدەبیات مەگەر بتوانێت ئەم ڕووداوانە تۆمارکە. ئەسڵەن تاریخی ئێمە ئەوەندەی لە ناو دەقە ئاینیەکان و دەقە فلۆگلۆریەکان و ئەو دەقانە تۆمارکراوە لە ناو دەقی مێژوویە تۆمار نەکراوە. بۆچی؟ چونکە لە ئەسڵا ئەم ڕووداوانە ڕووداوی شیعرین، جۆرەکی ترن لە ڕووداوی ئاسایی نین. ئەو ڕووداوانە نین کە هێز دروستیان دەکات، ئەو ڕووداوانە نین کە لە شوێنێک بەهێزێکە بوو بەهێزەکە سەرکەوتوو دەبێ بەسەر بەهێزەکە، وە ڕووداوی ململانەی نێوان بەهێزەکان و بەهێزەکان نییە. ئەمە ڕووداوێکە لە دەرەوەی بەهێزەکان و بەهێزەکان، لە دەرەوەی ڕعیەت و سەردا، لە دەرەوەی ئەم منطقی هێزە ڕوودەدا. لەبەرەوە ڕووداوێکە من پێم وایە بە سیستەمێکی تر ڕوویداوە و ئەو کارایە ئەو فاعلەی کە لە ناو قازیە ئەم ڕووداوە قازی ئاراستە دەکا و ئەو هێزە فرماندەرەی کە فرمان دەدا بە قازی ئاواوە بڕوا و نەک ئاواوە بڕوا لە کاتێکە بەپی منطقی واقع و بەپی منطقی سیاست بەپی ئەو لۆژیکەی کە حکمی دنیا دەکا قازی دەبێ واوە بڕوا، بەڵام قازی واوە دەڕوا، یعنی تەواو بە پێشەوانەی ئەو ئاراسێکە هەیە. ئەمە کێ ئەم فرمانە دەردەکا؟ ئەو کارایە کێ؟ ئەو هێزە کێ؟ ئەو هێزە حتمما هێزێکە کە مێژوویەکی تر لە دەرەوەی و مێژووە دروست دەکا و جۆرێکی تر لە مێژوو دروست دەکا و ڕووداوەکەی جۆرێکی ترە کە ڕووداوێکە مێژوەکەی تر قدرەتی خوێندنەوەی نییە. تۆ لەبەرەوە بەو منطقەی کە ڕووداوەکانی تر ڕوودەدەن ئەمە ڕوونادا. کە تۆ باسی جیڤارا دەکەیت تۆ ناتوانانی حاڵەتی قازی هەم ڕووداوی قازیتیایە بە جیڤاران ناشوپێندێ بە ماندێلا ناشوپێندێ، ئەمانە شتانێکی ترن و ئەمە ڕووداوێکی ترە بە پێی سیستەمێکی تر ڕوودەدا. ئەوەی لەوانی ترا ڕوودەدا هەر بەپی ئەو لۆجیکی هێز و لە ناو سیستەمەکە ڕوودەدا، هەمان سیستەمەکە تاریخی مۆدێرن دروست دەکات. بەس ئەمەی کە لە ناو قازیا ڕوودەدا نەکەر لە ناو قازیا تەنانەت ئەو سەفەرەی بەرزانیەکان بۆ سۆڤیەت ئەمەش سەفەرێکی ئەفسانەیە، ینی ئەمە شەر وەکو بڵێ شتێکە ناکەوێتە ناو ئەو تاریخی کە حسابی بۆ دەکرێت وەک تاریخ، ناکەوێتە ناو ئەو تاریخی کە منطقی هێز دەی بابڕێەوە، چونکە ئەمە لە دەرەوەی لۆجیکی هێزم ڕووداوانە ڕوودەدەن بە لۆجیکێکی تر ڕوودەدەن. ئە لێرەوە هەر ئەمە شەوا دەکات کورد لە ناو دنیا ببێتە کاینێکی نەبینراو، ببێتە کاینێکە ئەم چاوە ناتوانێت بیبینێ. بۆچی؟ چونکە ئەم چاوە قدرەتی خوێندنەوەی ئەو جۆرەی لە ڕووداوی نییە. ئێمە میتۆدەکان تیۆرەکان هەموو ئەمانە ناتوانن حاڵەتی کورد تەحلیلکەن و تاریخی کورد و ئەم ڕووداوانەی کە لەناو کووردا ڕوودەدا تەحلیلیکەن. ئەم ڕووداوانە ئەوەندەی لە ڕووداوی حاڵەتی قازی و ئەم ڕووداوی لە کۆمارا ڕوودەدا ئەوەندەی لە ڕووداوەکانی ئەو ڕووداوانە دەچێکە لە ئەفسانە یۆنانیەکانە هەیە، ئەوەنەی کە لە مەسرحەکانی یۆنانە هەیە کە نمونەی باڵای ئەخلاق نیشان دەدەن، ئەوەندە لەو ڕووداوانە ناچێکە لە تاریخ ئایا تاریخ بۆمان دەگێڕێتەوە و بەو شێوەی کە هەیە و بەپی منطقی هێز لێکی دەداتەوە. هێز لەویا هاوکێشە هێز ئاوا بوو لێرە ئاوا بوو لەبەر ئەم مەسەڵێحانەوە لەبەر ئەم شتانە و ئەم بەرژەوەندیانە ئەمە توانی سەرکەوێ بەسەرەوە ئەوە پەلاماری ئەوەیدا ئەم منطقی هێزە لەناو ئەم ڕووداوانیە. یعنی سەبەوکەشی کوێ؟ چونکە کۆمار لەسەر ئەساسی سیستەمێک دامەزراوە کە نە سیستەمی هێزە نە سیستەمی بەرژەوەندیەکانە نە ئەسڵن مەوزوعی ئەوەیە فەرەزەن ببێتە خاوەنی مڵکێ خاوەنیش کۆمار زەمینەی دەرکەوتنی ئەو سیستەمەیە و ئەم ڕوحە لە ڕێگەی کۆمارەوە کۆمار دەکاتە زەمینەیەک بۆەوەی قسەی خۆی بکە، بۆەوەی خۆی ئاشکراکە و بۆەوەی خۆی نیشان بدا بڵێ من ئەمەم و کورد ئەمەیە، کورد هەڵگری ئەم بوونەیە. خۆی کاتێک کە ئینسان معنای ئازادی تێگەیشت و معنای ئەوە تێگەیشت کە من ئیرادەیەکی حڕم و من دەبێ خۆم بم و من نابێ مەحکومی کەس بم
وەژیان لەوایە کە من ئازاد بم، نەک ژیان لەوایە کە من خاوەنی مڵک بم، نەک ژیان لەوایە کە من فەرزەن ژیان لەوایە من دەوڵەتم هەبێت. بەڵام کاتێ من دەوڵەتم دەبێت و سیستەمی ئەم دەوڵەتە لە ناو سیستەمی ئەم دەوڵەتە من کەسێکی ئازاد نیم، من ناتوانم وەک خۆم بم، ئیتر من دەوڵەتم بۆ چییە؟ یعنی لێرە ئازادی وەک ئامانجێک کە ئینسان لە پێش چاوی خۆی دایدەنی لەگەڵ ئەوەی کە تۆ دەستکەوت ئەوەی دەستم دەکەوێت ببمە خاوەنی فلان بەمە خاوەنی فلانەشت لەگەڵ ئەم دوو شتەکە ئەمە دەکرێتە ئامانج لەگەڵ ئەوە ئیتر دوو جۆر لە ژیان دروست دەبێت و دوو جۆر لە ڕوودا و ئەم کەسە دەکەوێتە ناو جۆرێک لە ڕووداوی ترەوە جیاوازە لە میدر و عاشق بوون بە ئازادی، عشق بۆ ئازادی لەگەڵ عشق بۆ مڵک، ینی کەسێکی عاشقە مڵک لەگەڵ کەسێکی عاشقە ئازادی دوو کەسن دوو ژیانی جیاوازیان هەیە لە دوو هەرسو کەوتی جیاوازیان هەیە و سیستەمی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵە خەڵکێک کە عاشقی ئازادین و ئازادی مرۆیی لەسەروی هەموو شتێکەوە لەلایەن و مرۆڤ بەهاکەی لەسەروی هەموو شتێکەوەیە ئەمە جۆرێک لە ڕوودا و دروست دەکات، جۆرێک لە ژیان دروست دەکات کە زۆر جیاوازە لەوەی کە کۆمەڵێک لەسەر ئەساسی بەرژەوەندی کۆبوونەتەوە لەسەر ئەساسی ئەوەی کە بگەنە هێزێکی زیاتر بگەنە مڵکێکی زیاتر. پەیوەندی ئەمانە جۆرێک لە ڕوودا و دروست دەکات، هەمانە و ڕووداوە نییە کە پەیوەندەکەیتر دروستی دەکات. لەبەر ئەوە سیستەمی پەیوەندی نێوان کەسە ئازادەکان سیستەمێکە زۆر جیاوازە لە سیستەمی پەیوەندی نێوان ئەو کەسانی کە لەسەر ئەساسی مڵک و لەسەر ئەساسی هێز کۆ دەبنەوە. فەرەزەن ئەمانە کۆ دەبنەوە کۆمەڵێکن کۆ دەبنەوە تا هێزێکی زیاتر پیاکەن بۆەوەی زاڵ بن بەسەر هێزێکی دیە. ئەم پەیوەندیە لێرە پەیوەندیەکی زۆر جیاوازە لە پەیوەندی کۆمەڵێک کەس کە نایانەوێ نەزاڵ بن بەسەر کەسانەکە زاڵ بێ بەسەریانە. و لێرەوە سێر دەکەی ئەسڵی مۆزوع ئەوەیە لە یەکێکیانە لە یەکێک لەو بڵێن کاتێک کە ئێمە دەسەڵات ینی غەریزەی دەسەڵات حەزکردن لە دەسەڵات سەیتەرەکردن لەسەر ئەویتر زاڵ بوون لەسەر ئەویتر ئێمە خۆمان لەوا ببینینەوە کە زاڵ بین لەسەر کەسانێکی تر وە کۆمەڵێک کۆی لەمان هەبێت لە ژێر دەستی ئێمە بن کە ئێمە چێش لەمە ببینین خۆشی لەمە ببینین لەگەڵەوەی فەرەزەن من مڵکم هەبێت خاوەنی مڵک بم ئیتر مڵک بار معنایە کە ئێمە ئەڵێن دەوڵەتمان نییە یانی چی؟ یعنی ئێمە خاوەنی دەوڵەت نین. دەوڵەت چییە؟ دەوڵەت جۆرەکە لە مڵک دەوڵەت مڵکە دەوڵەت دەکەوێتە ناو مڵکە وەکو وایە تۆ بڵێ من خانوم نییە وەکو وایە بڵێ من چوزانم ماڵم نییە من فلانم نییە ئەمەی من نیمە ینی هەمە لەگەڵ ئەوەی من هەم دووشتی زۆر جیاوازن و من هەم بەبوونی خۆم هەم بەوە هەم کە من فعلەن توانایەک لە ناوما هەیە دێتە دەرێ و خۆی ئاشکرا دەکا لەگەڵ ئەوەی کە من مڵکم هەیە ئەمە دوشتی جیاوازن. فەرەزەن کەسێک توان ئازایە بوونێکی ئازایانەی هەیە و ئەم توانایە بۆەوەی بەرجەستە بێ پێویستی بە مڵک نییە. کەسێک توانایەکی ئاکاری هەیە ئەم توانە ئاکاریە بۆەوەی بێتە دەرێ و لە هەڵسو کەوتیا دەرکەوێ ئەمە پێویستی بە مڵک نییە و بۆ بوونی من بۆەوەی ببم بەوەی کە خۆمم ئەمە پێویستی بە مڵک نییە. ینی مڵک ئەم بوونە دروست ناکە بەعکسەوە ئەم بوونە خۆی لە ناو مڵکە مڵک لە پێناو ئەمە لێرەدا مڵک دەکەوێتە پێناوی ئەوەی کە ئەم هەڵسو کەوتە ئەم پەیوەندیەی ئەم کەسە لەگەڵ مڵکە ئەو ئاکارەی تا دەردەکەوێت کە هەیە فەرزەن مڵکەکەی دەکاتە قوربانی لە شوێنەکان مڵکە ئەم کەسە بە ئەمە دەڵێ ئەم مڵکە هیچ بەهای نییە بۆچی چونکە بوونی من لەسەر ئەم مڵکەدا نەمەزراوە و هەز دەکەم لە ناو ئەم تەحولە بۆ ڕوودەدا چۆن لە کۆمەڵی خێڵان دایمە خەریکی یا سەیتەرەکردن لەسەرێک یا خەریکی مڵک و بڕین و ماڵی یەکترن ینی حەزێکی غەریزەی دەسەڵات و غەریزەی مڵک لە ناویانە تەواو هار بووە و فترەی بەر لە دروستبوونی کۆمەر بە ماوەیەک شەڕێکی خێڵێکی زۆر سێر هەیە لە ناو کوردی ڕۆژهەڵاتە و ئەم شەڕە بەردەوام بەسەر یەکا دەدەن بەردەوام ئەمی تریان دەبێتە ئەمیلی فلان و لەوێەوە هێز پێیا دەکات سیلاح وەردەگرێت سەیتەرە دەکات بەسەرەویترا ئەو سەیتەرە دەکات بەسەرەویترا لێرە خێڵەکان دەبنە کۆمەڵە داش بەدەست هێزەکانی دەرەوە و هێزیان لێ وەردەگرن و کۆیلایەتی بۆوان دەکەن و لە عینی کاتا
ئەوەی کە لە خوار خۆیانەوە دەیانەوێت بیکەنە کۆیلە ئەم سیستەمی ئاغا و کۆیلە کە لەسەر هێزا دەمەزرێ حەزکردن لە مڵک خۆبینینەوە لە ناو مڵکە ئەمە دروست دەکا یعنی کە ئێمە خۆمان لە مڵکەکانمان نبینیەوە ئێمە بەوە هەستمان کرد هەین کە مڵکمان هەیە یا بەوە هەستمان کرد هەین کە هێزمان هەیە ئەمە ئیتر گیانبینی ئێمە و تەسەوراتی ئێمە بۆ ژیان دەگوارێت و باهشتەکانیش لای ئێمە دەگوارێت ئەلەم جۆرە بینین کە من پێم وایە مڵک بوونی من دیاری دەکا بەهای ئینسانی تر ئینسان دەبێتە شتێک لە پێناو مڵکە بەس لەوی ترا سێر دەکەین ئەمە چۆن دەگۆڕێت لە ناو کۆمارە کاتێک تۆ لە نمونە قازیە لە قازی محەممەدا جگە لە قازی و لە شەیدەکانی تریشا ینی لە نمونەیەکی وەکو یەکێک لەو حکایەتانەی کە بەڕاستی لەو ڕووداوانەی کە هەیە ڕووداوێکە کە دەبێت زۆر بە قوڵی لێ بڕوانین ڕووداوی ئەو دایکەیە کە سێ کوڕی لە سێدانە دەدێت ئەزێ ڕەوشان کەم تاکە ئەو سێ کوڕی هەیە لە دەستی دەدا بەڵام ئەم لەسەر پێی خۆی ڕادەوەستێ تەنانەت بوونی خۆی لەناو ئەوە نبینێت کە ئەو سێ کوڕی کوڕەکانیشی لە دەست دەدا بوونی خۆی لەناو خۆیان دەبین لەسەر پێی خۆی ڕادەوەستی ئەم هێزەی کە ئەم ژنە ڕادەبێت ئەمە هێزێکە لە ناوەوە و ئەمە هێزی ئەو هێزەیەکە ئەو کەسەوا لێ دەکا عاشقی ئازادی بێت و عاشق بوون بە ئازادی بەوەی کە من خۆمم بەوەی کە من تۆ ناتوانانی بەوەی مڵکەکەم زەوتکەی نەفی من بکەیت بەوە ناتوانانی کە جسمم زەوتکەی نەفی من بکەیت من جسمیشم لەناو بەری من هەر هەم جسمیش چیە جسمیش مڵکە و جسمیش مڵکێکە لە نزیکترین مڵک لە ڕۆحی ئینسانەوە جسمیەتی کاتێک تۆ توانیت ژیانت لە دەست جسمت لە دەستدەی جەستت لە دەستدەی لە پێناو ڕۆحتا ئیتر تۆ لەو پەڕی ئازادیە ینی ئازادی ئەو پەڕی ئامانجی تۆیە وە کاتێک کە تۆ بۆ ئەوەی بەها ئینسانیت بۆ ئینسان بگەڕێنیتەوە ئستعداد دەیە جسمت لە ناودەی بۆەوەی ئینسان خۆی بێ ئەمە تۆ ئیتر لە ناو ئەوەیە کە ئازادی هەموو ئامانجەکە لە لای تۆ و ئەلێرەوە کاتێک کە فعلەن خۆشی بینین لە ئازادی چێژ بینین لە ئازادی عاشق بوون بە ئازادی دەبێتە کەڵکەڵەی خەڵک و خەڵک بیلەوە دەکاتەوە بوونی لە ناو ئازادیایە ئیتر مڵک و ئەوەی کە جەنگی لەسەر دەکرێت معنای نامێنێ کامە جەنگی لەسەر دەکرێت معنای نەما ئیتر کۆبوونەوەیەک دروست دەبێ و جۆرێکی تر لە پەیمان دروست دەبێ کە پەیمانی هێز نییە پەیمانێک نییە من و تۆ کۆت بکاتەوە بۆ ئەوی بەرامبەر هێزێکی تر ڕاوەستین پەیمانێکی سیاسی نییە پەیمانێک نییە بۆ ئەوەی من و تۆ کۆ بکەینەوە بۆ ئەوەی مڵکەکانمان پارێزین مەساڵحەکانی خۆمان پارێزین طبعا ئەمە لەو حکایەت لەو ڕووداوە بچووکانەی کە کەمانی کە لە کۆمارەوە دەگەڕێتەوە تۆ بەردەوام لەناو ئەم ڕووداوانە ئەوە دەبینی کە ئەمانە خەڵکێکم بوون ئازادی لە هەموو شتێک لەلایەن بە بەهاتر بووە مرۆڤ لە هەموو شتێک لەلایەن بەهاتر بووە و ئازادی مرۆڤ لە بوونی دەوڵەت لەلایەن گرنگتر بووە ئەلێرەوە کە ئازادی دەبێتە ئامانج و ئەم خەڵکە لە عاشقە مڵکەوە لە عاشقە دەسەڵاتەوە تەحول دەکا بۆ ڕوحی ئازادی لە ناویا زیندوو دەبێتەوە و لە زمینەیەکە زیندوو دەبێتەوە و خەڵکەکە ئیتر ئەوە دەبینێ کە بوونی لەویایە کە ئازاد بێ ئازاد بێ بۆ معنای خۆی بێ هیچ شتێک ئیرادەی ئەو زەوت نەکە هیچ شتێک نەیکاتە وەسیلە ئەو بۆ خۆی خۆیەتی و ئەوەی خۆی دەیەوێ ئەوەی ئیرادەی ئەو دەیەوە ئیرادەی ئازادی ئەو دەیەوێ کە ئەم ئیرادەیە بەتاڵ بۆتەوە لە مڵکخوازی و لەو مەبەستانە ئەوەی ئەم ئیرادەیە دەیەوێ ئەو دەیەوێ ئەوە بێت لەبەرەوە کاتێک کە قازی دەگەڕێتەوە بەرپەتی سێدارەکە ئەمە اختیاری خۆیەتی ئەمە دەرەوە ئیجباری نەکردووە ئەمە تەنان خەڵکەکە ئیجباری نەکردووە پێ بڵێ وەڵاهی بێوەفا بوو چونکە لێرە ئەم بێوەفاهی لێرە بوونی نییە ئەوش وەک وەرسەر کردێک دەتوانێت پاسا و بێنێتەوە بۆ ڕۆشنەکەی وە کەسیش گلەی لێنەکە ئەمەی کە ئەو دەگەڕێنێتەوە تەنها خۆیەتی هێزێک نییە لە دەرەوە پێی وای ئاراستەی کا بەرەو ئەوەی کە هەیە ئەی ئەمە چییە ئەمە ئازادیە ئەوە ئازادی بە چ معنایەک ئازادیە بەوەی کە ئەو دەچێتە بەردەم پەتی سێدارەکە بەوان دەڵێت ئێوە جەستەشم بگرن ناتوانن چونکە ئازادی من لە شوێنەکە ئێوە ناتوان دەسی بەسرا بگرن و کاتێک ئینسان کە فعلەن عاشقی ئازادی دەبێت ئازادی شتێک نیە من بەرامبەرەکە پێم بدات لێرە مەفهومێکی تر هەیە بۆ ئازادی ئەوە نییە شتێکە من تۆ ڕێگەم پێی بدە بیکەم شتێکە کە من دەزانم حەقا
ڕاستە و من ئەمە خۆمم من دەیکەم ئەگەر تۆش من لە ناو بگرێت و ئازادی بڕوابوون بە ئازادی ئەمەیە کاتێک کە تۆ ویستی مڵک ویستی دەسەڵات لە ناو تا هەبوو تۆ ناتوانانی وابی دەبێت فعلەن ویستی مڵک و ویستی دەسەڵات لە ناوتا نەما بێ و ویستی ئازادی دروست بوو بێ اینجا تۆ دەتوانی ئەوەی مڵکە بیکەیتە قوربانی ئازادی خۆت بیکەیتە ئەوەی کە هیچ ئیرادەیەک حکمی تۆ نەکە و لە عینی کاتە ئەم جۆرە لە ئینسان کە ئامانجی ئازادیە ولا چۆن نایەوێت کەس حکمیکە و حکمی کەسیش ناکات چونکە حکمی هەر کەسێکی تر کرد تەحول دەکات بۆ مڵک لێرەوە لەو سیستەمە دەردەچێت و لەو ژیانە دەردەچێت کە خۆی اختیاری کردووە و ئازادیەکەی مقەیەد دەکرێت بە کۆیلەیەک لەبەرەوە ئەم جۆرە لە کەسی ئازاد کەسێک نییە هێز ئازادی کردی بێ لەبەر ئەوەی هێزم هەیە بە کەیفی خۆم هەرچیم ویست دەیکەم بیکەم ئەو ئازادم نا ئەمە هێزی نییە چی هەیە ئازادی هەیە و ئازادی لێرە تەحول دەکات بۆ گەورەترین هێز و ئەم جۆرە لە ئازادی بەرامبەر گەورەترین هێزە کە ئەو هەموو هێزێکی هەیە ئەم هیچ هێزێکی نییە کاتێک کە ئەم مردن کە جەستەی کە ژیانی مادی خۆی ژیانی دەرەکی خۆی لە لای ئەو بەهایی نامێنێ و ئەوەی کە مڵک بەهای نامێنێ فلان بەهای نامێنێ و تەنها خۆی بەها پەیا دەکا ئەم کەسە دەتوانێت بەرامبەر گەورەترین هێز ڕاوەستێ وە سەریشکەوێ بەسەریا و فعلەن قازی خۆی قازی سەرکەوت بەسەرەوانە وە کۆمار سەرکەوت لێرە بۆچی قازی سەرکەوت چونکە قازی تەسلیم بوو بەبێ ئەوەی بتوانن تەسلیمیکەن تەسلیم بوو بەوەی کە خۆی چوو بۆ ئەوێ و ئەو نەگیرە ئەم لە یاری هێزاوە لە سەیتەرەکردنا ئەم ئەوە نەبوو بدۆڕێ لە دۆڕانەکەی یا تەسلیم بێ و ئەمە کردەیەکی سەلبی نییە کردەیەکی تەواو ئیجابیە بە مەحزی ئیرادەی خۆی ئەمە دەکا وەکو شتێکی ئیجابی دەیکا ئەم شتێک نییە لە ترسا تەسلیم بێتەوە لە فلانە شتا لە مەبەستێک ئەمانە هەمووی لە ئیرادەی و دابراون ئەو تەنها یەک ئامانجیە ئەو دەچێت لەوێ ئیشێک دەکا ئەو دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان محکەمە بکە ئەو دەگەڕێتەوە بۆ ئەوەی پەیامێکگەیە بیڵێ و ئەمە هیچ هێزی ئەوان هیچ ڕۆڵی نییە لە گەڕانەوەی ئەمە هێزەکانی دەرەوەشی ڕۆلیانی لەوەی کە ئەم بگەڕێنەوە یعنی هیچ هێزێک حاکم نییە لەسەر گەڕانەوەی قازی بۆ پەتی سێدارەکە جگە لەو هێزێک کە لە ناو خۆیەتی کە هێزی ئەخلاقە و ئەو ڕۆحە کوردیەش ئاراستەکەری ئەم کەسەیە بەرەو ئەوێ و ئەم ڕۆحە لە ڕێگەی قازیەوە لە ڕاستە پەیامی خۆی دەگەیەنێ پەیامی کوردبوونی خۆی دەگەیەنێ لەبەرەوە من پێم وایە ئەوەی لە کۆمارا ڕوودەدا لەسەر ئەساسی کوردبوون ڕوودەدا بەڵام کوردبوون بە هیچ شێوەیەک ڕەبتی بە ناسیۆنالیزمەوە نییە چونکە ناسیۆنالیزم لە ڕاستە لەسەر ئەساسی مڵک و زاڵیەتی دامەزراوە کوردبوون لەسەر ئەساسی ئازاری دامەزراوە و کوردبوون کاتێک ئینسان دەتوانێت و کوردێک دەتوانێت کورد بێ کە فعلەن ئیرادەی لەو مەبەستە بەرژەوەندیە دەرەکیانە پاک بوو بێتەوە و ئازادی لە لای لەسەروی هەموو شتێکەوە بێوەکو قازی محەممەد وە کوردبوون لە ناو قازیات دەدرەوشێتەوە وە کوردبوون لە ناو تاریخی کووردا تاریخی کورد تهدید دەکات و تاریخی ئەو ڕووداوانە ساز دەکات کە ئێمە دەتوانین پیان بڵێن ئەمە فعلەن لە ناو ئەم ڕووداوانە کوردبوونی هەیە و ڕۆحی کوردبوونی هەیە ئەمە کووردە ڕووداوەکانی تر کە هێزەکانی دەرەوە ئاراستیان دەکەن ئەلێرا جۆرێک لە ڕوودا و دووست دەبێت کە ئەم ڕووداوانە لە ڕاستە بەرهەمی لە کوردی کەوتنی ئەو کەسەیە لە کوردبوون کەوتن ینی ئەمە ئیتر لە کوردیەتەکەی دەچێتە دەرێ کە دەچێتە دەرێت دەبێتە کۆیلەی ئەویدی چونکە کوردبوون ینی ئەوەی کە من نە کەس بکەمە کۆیلە نەقبولیش کەم کەس بمکاتە کۆیلە کاتێک تۆ بەپی ئەم بنەمایە ڕۆشتی بەڕێوە ئیتر کوردبوون لە ناو تا دەدرەوشێتەوە و ئەو سیستەمە لە ناو خۆتا دەرکی پێ دەکەی کە فرمانت پێ دەکا و ئەمە ئاراستت دەکا و دایمەش ئاراستەکان ئاراستەیەکن هەرگیز بەپی ئەو منطقی واقعا ناجوڵێنەوە کە لەو سەردەما هەیە. لە ڕاستە ئەمە شەر پەیوەندی ناڵم بەو بە هەمان عاشقە ئازادیەوەیە عاشقبوون بە ئازادی ئەو میلەتەی لە ناو ڕۆحی لە ناو ڕۆحیە ئەمە هەیە مەیلی بۆ ئەمە هەیە ینی خۆی مەیلی بۆ ئەم جۆرە لە ڕۆح هەیە بەوا بڵێن
و مەیلی بۆ ئازادی هەیە و عشقی بۆ ئازادی هەیە ئازادی بەو معنایە ناکە من لەژێر دەستی کەسێکم دەمەوێت خۆم ڕزگارکەم ئەمە ڕزگار بوونە ئازادبوون شتێک نییە ئازادبوون لێەوە دەست پێ ناکە کە من داگیر کراوم من دەکرێت فعلەن لە ناو سژنا بم سژن کرابم بەس من ئازاد بم دەشکرێت من هین بم لەو پەڕیهێزی خۆما بم بەز ئازاد نەبم لەبەرەوەی ئازادبوون لەگەڵ ڕزگارکردن و ئەمانە دووشتی جیاوازن ئێستا ئامانجی کوردایەتی ڕزگارکردنی کوردستانە بەڵام ئامانجی کوردبوون ڕزگارکردنی کوردستان نییە ئامانجی کوردبوون گەیاندنی پەیامی ئازادیە و دامەزراندنی ئەو سیستەمەیە کە پەیوەندی تاکەکانی کورد لەسەری دادەمەزرێ ئەو پەیوەندیانە ڕێک دەخرێ ینی کوردبوون ئامانجی دامەزراندنی جۆرەکە لە کۆمەلگا و جۆرەکە لە دەوڵەت کە سیستەمەکەی هەمان ئەو سیستەمە نییە کە ناسیۆنالیزم بڵێن دەوڵەتی نەتەوەی لەسەر دامەزراوە و دەوڵەتی مۆدێرنی لەسەر دامەزراوە وە کێشەی کورد لەگەڵ دەوڵەت نەبوونی کورد ئەلێرایە کورد دەیەوێ بە سیستەمێک دەیەوێت قوبولیەتی دەوڵەت دووسکە کە ئەو سیستەمە دنیاش ئەو مۆدێلە لە ئەو سیستەمە جیانی کە دەوڵەتی پێدروست دەکرێت ئەوەش سیستەمێکی ترە کە کورد قوبولی نییە بۆ سیستەمە دەوڵەت دووسکە هەر کێشەی کورد لەگەڵ دەوڵەتە ناسیۆنالیستیەکانە ئەمەیە ینی کە ئەم داوای دیموکراسیەت دەکات دیموکراسیەت لای ئەم شتێکە جیاوازە لە دیموکراسیەت لە ناو سیستەمە نێودەوڵەتێکە فەرزەن دیموکراسیەت لە ناو سیستەمە نێودەوڵەتێکە دیموکراسیەتی سیاسیە دیموکراسیەتی کللتوری نییە لە ناو دەوڵەتی نەتەوە کللتور لە کللتور و زمانە دیموکراسیەت نییە تۆتالیتاریەت هەیە ینی زمانێک دەبێتە زمانێک دەسەپێنرێ بەسەر کۆی میلەتەکانی ناو سنووری سیاسی ئەو دەوڵەتە و ناسیۆنالیزم ئامانجەکەی ئەمەیە کە یەکبوونێکی کللتوری دروستکە و کللتورە جیاوازەکان بسڕێتەوە و ئەمەش بۆ دەوڵەت دەکا بۆی دەوڵەت بە ئاسانی بتوانێت سەیتەرە لەسەر کۆمەڵگاکە بکات چونکە کاتێک ئەو بە یەک پەروەردەی کرد و یەک سیستەمی تیاچاند بە یەک زمان دووە بە ئاسانی دەتوانێت ڕەمزەکانی کۆدەکانی فرمانەکانی دەسەڵات وەرگێ و کاتێ فرمانێک دەردەکات لە سەراشتسەری شارە بڵاو دەبێتەوە وەردەگیرێ بۆچی چونکە پێشتر ئەم کللتورە لە نێویان چێنداوە سیستەمێک لە نێویان سیستەمی خوێندنەوەی ئەم فرمانانە چێنداوە لە ناویە لەبەرەوە کاتێک کە دەوڵەتی ناسیۆنالیستی دروست دەبێ بەرەبەرە کللتورە ئیتنیکیەکان ئەوانەی کە دەکەونە ناو سنووری یەک دەوڵەت هەر هەمویان نەفی دەکرێن هەمویان لە کار دەخرێن بۆ نمونە لە هەر وڵاتێک لە وڵاتانە بیگری ئەوانەی کە فرە میلەتن فرە ئیتنیکن سێر دەکەی زمانێک لە زمانەکان سەیتەرەی کردووە کللتورێکی پەروەردەی سەیتەرەی کردووە ئیتر ئەم کللتورە پەروەردەیە کە لە ڕێگەی مەکتەبەکانەوە هەیە نەفی ئەو کللتورە دەکا کە لەناو ئەو ئەتنیکە خۆیان هەیە وە کللتوری میلیە و ئەتنیکەیە و دەبێت کللتورە میلیەکان نەمێنن و هەموو کەسێک منداڵەکانی بنێرەتە ناو مەکتەبانە بەم کللتورە کە دەوڵەت قەراری لەسەرداوە کە خۆی دەزانێت چی کردووە و بەرامبەر بەم کللتورە پەروەردەی کا سیستەمەکەی تیا بچێنە دواتر کە سیستەمەکەی تیاچاند ئەم خۆشی سیستەمی فرماندانەکە دروست دەکات بە ئاسانی دەتوانێت بیبا بەڕێوە و فەرمانی دەرکرد هەموو جێبەجێ کە و کەس لێلانەدا لێرە شتێک نییە بە ناوی دیموکراسیەتی سیاسی هەیە بەس دیموکراسیەتی کللتوری نییە یعنی تۆ دەتوانێت حزبێک دروستکەی بچیتە ناو گەمەی دیموکراسیەوە بەڵام تۆ دەبێ بڕوات بەوە هەبێت کە زمانی ئەو نەتەوەیە فەرەزەن لاگە لە بەریتانیا بی ئینگلیزیە لە تورکیا بی تورکیە بڕوات بەوە بێت دەبێت یەک سیستەمی پەروەردەیی هەبێت ئەو سیستەم پەروەردەیە ئەوەیە کە ئەو دەوڵەتە قەراری لەسەرداوە یەک ئاڵا هەبێت یەک شدە یەک فلان ئەمانەی کە لەسەر یەکبوون دامەزراون یەکبوونی کللتوری یەکبوونی زمانی دیموکراسیەت لە ناو کللتور و زمانە بوونی نییە ئەی کورچی دەبێت کورد دەڵێ من قوبولمە لە ناو دەوڵەتێکی ناسیۆنالیستیا ببم بەڵام وە کۆماری ژەمای داوای کۆمار هەرامە بوو ینی داوای کۆمار ئەوە نەبوو من لە ئێران جیا ببمەوە داوای کۆمار ئەوە بوو من هەرێمێکی سەربەخۆمە بێ خۆم حکومڕانی خۆم بم با لەگەڵ تۆ بم و پەیوەندی من و تۆ پەیوەندی حاکم و مەحکوم نەبێ و من دیموکراسیتم بە معنایە قوبوڵە کاتێک کە تۆ دیت لەناو ئەم جۆرە لە دەوڵەتە تۆ دەڵێیت من دەمێت بە کللتوری خۆم دەمێت خۆم بم دەمێت بە کللتوری خۆم پەروەردەکەم نامێت بۆ کللتورێک کە تۆ قەرارت داوە
وەکردوتە بە کولتوری ڕسمی و زمانی ڕسمی و فلانی ڕسمی خۆت و مەکتەبت بۆ داناوە منداڵی من دەبێتە ئەوێ بەو شێوەیە پەروەردەی دەکەی کە خۆت دەتەوێت و ئەفکارانە دەخیتە مێشکیان کە تۆ دەتەوێت تا دواتر باسانی حکومیانکەی من ئەمەم ناوێ و من دەمەوێت خۆم کولتوری خۆم دامەزرێنم و خۆم منداڵی خۆم پەروەردەکەم لەسەرەوەی کە هەیە ئەمە لەناو دەوڵەتی ناسیۆنالیستیا قبول نییە لە هەر وڵاتێک لە وڵاتانەی کە لە ئەوروپیانە ئێستا لە فەڕەنسا گروپێکی ئتنیکی بیە زمانەکەی خۆی بەرێتە ئاستێکی سیاسی واستی ینی بیباتە ئاستی زمانی فەڕەنسی کە ئیشوکاری زمانی فەڕەنسی پێ بکرێت بێتە زمانی کولتور و گواستنەوەی کولتور و پێگەیان و پەروەردە ئەوە فەڕەنسا قبول ناکە و هەر بە تەبیعەتیش لە ناو دەوڵەتی مۆدێرنا کاتێک کللتورێک زمان و کللتورەکەی کاتێک ئتنیکێک یا میلەتێک زمان و کللتورەکەی بەرز بوویەوە وای لات پەروەردەی پێکرد و مەکتەبی پێدانا و زانکۆی بەرەبەر لە ڕوو کللتوریەوە جیا بوویەوە یەکسەر ئەو دەوڵەتە شەق دەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ ئێستا ئیرلەندیەکان لەگەڵەوە شازمانەکەشیان نزیکە لە ئینگلیزیەکەوە ئەوان جەنگی خۆیان کرد و ئەوە بوونە بە دەوڵەتێکی سەربەخۆ لێرە ئیتر دەوڵەت شەق دەبێت بۆچی چونکە دەوڵەت و میل نەتەوە لە ناو دەوڵەتی مۆدێرنا کراوەتەوە بە یەک تۆ یەکێکیانە جیا کردەوە یەکسەر چی ڕوودەدا دەوڵەتی شەق دەبێت لەگەڵیان یعنی دەوڵەتیش دابش دەبێت هەر لێرەوەیە دەوڵەتە سەردەستەکان ئەوانەی کە کورد لە ناویانایە کورد بە تێکشێنەری دەوڵەت بە جیاوازی خواست نازانم بەچی یەک پارچەی نایاڵێ ئەلێرەوە ینی ئتیام دەکرێت کورد بەمانە و ئەوەی کە لێرە هەیە کورچی دەوێت کورد دیموکراسیەتی کولتوریشی دەوە و دیموکراسیەتی سیاسی و ئەمەش لە ناو دەوڵەتی مۆدێر ناممکنیە و ئەو سیستەمەی کە کورد مەیلی بۆی هەیە کەیتر وعی پێی هەبێ یا وعی پێی نەبێ سیستەمێکە کە لە ڕووی کولتورەوە دەبێت دیموکراس بێت لە ڕووی پەروەردە و کولتوریەوە دیموکراس بێت دەبێت لە ڕووی سیاسیشەوە دیموکراس بێت و ئەمە وا دەکا ینی میل بۆ ئەم سیستەمە ئێمە لەکوێوە دەزانین کورد مەیلی هەیە بۆ ئەم سیستەمە لەو فرەیە کولتوریەوە کە لە ناو خۆیان هەیە لەو فرە زمانیەوە کە لە ناو خۆیان هەیە لەو فرە ئاینیەوە کە لە ناو خۆیان هەیە ئێمە سەیری زمانی کوردی بکەین زمانی کوردی شتێکمان نییە بە ناوی ستاندارد و حاڵەتێکی زمانی هەیە لە ناو کووردا کەم حاڵەتە زمانیە لە پێشتر لە هەندێک لە ناو هەندێک میلەتەکان هەبوو بەس لە ئێستا لە ناو هیچ میلەتەکان نییە و لە دوای هاتنی سەردەمی مۆدێرن ئەم هێنە نامێنێ سۆرانی ناتوانین پێ بڵێ زمانی وەکو عەرەبی پێ بڵێ زمانە و زمانە ڕسمیە ناشتوانین پێ بڵێ لەهجە قسەکردن وەنە لەهجەیە نەزمانە شتێکە لەو نێواندا بوونی خۆی ڕاگرتووە کە سۆرانی ئاوایە لەم حاڵەتایە ئەمە سیستەمەکەیە ئەم سیستەمە هەورامیشی والێ کردووە کرمانجیشی والێ کردووە فلانیشی والێ ئەمانە هەمووی لە یەک مستەوان یعنی ئەمە یەکیان زاڵ نییە بەسەر ئەوی تراوەکو چۆن زمانی ڕسمی زاڵ دەبێت بەسەر هەموو نەک دیالێکتەکانی خۆیان زاڵ دەبێت بەسەر زمانەکانی تریشەکەی میلەتەکانی ترن و دەبێت هەمووی پەیڕەوی لەو زمانە بکەن لەناو کووردا ئەمە قبول نییە و لەناو کورد خەون بە دەوڵەتێکەوە دەبینێ و کێشەکە ئەوەیە لەبەرەوەی وعی بەم سیستەمە نیە جاری وایە وا تەسەوەر دەکا هەمان دەوڵەتی مۆدێرنە کە دەچێتە ناو یاریەکەوە لە دەرەنجامە لەبەرەوە ئەم بە زمانی قسە دەکات داوای جۆرێک لە ئۆتۆنۆمی فەرەزان جۆرێک لە فیدراڵێت دەکاکان فیدراڵێتە لە دنیا لە ناو مۆدلەکەی مۆدلە سیستەمە جیانەکە بوونی نیە ڕێگەی نابێتەوە ئێستا هەر ئەمەی کە ئێستا لە کوردستان یاریمی کوردستان هەیە ئەمە لە ناو سیستەمە نێودەوڵەتیەکە بوونی نییە و ئەوانەی کە لە بواری سیستەمی نێودەوڵەتیە باسی کورد دەکەن ئەم حاڵەتی کورد دەکەن من ناخوێنێتەوە نە بە حاڵەتی سویسرا دەخوێنێتەوە نە بە حاڵەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نە بە حاڵەتی ئەڵمان ئەمانە ناخوێنێتەوە بۆچی چونکە لە ڕاستیە هەرێم وەکو کاینێکی سربەخۆی لێ هاتووە لە مرکز و مرکزیش دەسەڵاتێکی بەسەریان نییە لەوی ترا فیدرالیش بێ مرکزێکەیە کە دەسەڵات بەسەر هەموو منتیقەکانی ترا هێن دەکات کاتێک کە ئەمە وابوو ئیتر ئەو جیاوازیانە لە ڕاستیە زەمینە ناسازێ بۆ جیاوازی بۆەوەی ئەوانەی جیاوازن پەرە بە خۆیان بدەن هەورامی دەیەوێ هەورامی بێ بە هەورامی بوونەکەی کووردا ئەگەر تۆ ڕێگەل لەگەر هەورامی بۆ بیکەیتە سۆرانی ئەوە ئیتر ئەو کورد نییە کوردبوون ئەوەیە هەورامی بێ سۆرانی بێ کرمانجی بێ ئەم جیاوازیانە بپارێزێ کورد بوون سیستەمی کۆکردنەوەی جیاوازیەکانە و کوردبوون ئەو سیستەمەیە کە لەناو عەقلی ئێمە هەیە بە شکڵێکی نەئاگایانە بەبێەوەی خۆمان بمانەوێ مێژووی ئەدەبیاتی ئێمەی تەحدید کردووە مێژووی زمانی ئێمەی تەحدید کردووە مێژووی سیاسی ئێمەشی تەحدید کردووە و لەناو کۆمارە و فعلەن کۆمار ینی ئەگەر
باتایە و بەرەبەرە کامل ببوایە شێوازێک لە دەوڵەت دروست دەبوو کە سەر بەو جۆرە لە دەوڵەت نیە دەوڵەتی نەتەوە نیەکە هەیە بۆچی چونکە دیموکراسێتی کولتوری تیا دەبوو و دیموکراسێتی سیاسیشی تیا دەبوو سێر دەکەی لە ڕووی دیموکراسێتی کولتوریەوە ئێمە لەناو کۆمارە جوولەکە ڕێژەیەکی زۆر زۆر کە من کۆمار و حکومت قبول دەکا کە سیستەمی پەروەردەی خۆیان دابنێن و بە زمان و کولتوری خۆیان پەروەردە بکەن و ئەم فرەیە کاتێک ئێمە دژی ڕادەوەستین ئێمە دژی کوردبوون ڕادەوەستین و کاتێک ئێمە دەمانەوێ هێزێک دەیەوێ وەکو تورک وەکو فارز وەکو عەرەب وەکو بەریتانیە وەکو فەڕەنسیەک بەپی ئەو سیستەمە بیل لە دەوڵەت بکاتەوە دەوڵەتی کوردی دروستکات و ناسیۆنالیزم بێت زمان و کولتور بکاتەوە بە یەک ئەوە لەو حاڵەتا لە جیاتی ئەوەی ئێمە کۆ ببینەوە و هەمانگی دروست بێت پەردبوون دروست دەبێت سەبەکەی چییە؟ سەبەکەی ئەوەیە ئەم سیستەمە لەسەر ئەساسی ئازادی بەندە بنەمای بوونی ئازادیە و ئازادی کولتوری و ئازادی سیاسی ئەوی تر بنەمای بوونی لەسەر مڵک و ئەوە بەندە ینی گەلنەر هەر بە ئاشکات دەڵێ ناسیۆنالیزم بە ناوی نەتەوەوە کۆمەلگای پیشەسازی دروستەکە ینی لێرە ئەوەی حکمی دەوڵەتی ناسیۆنال دەکا کۆمەلگای پیشەسازیە و هیچ ڕەبتێکی بە ئاکار و بە ئازادی و بەمانەوە نییە و ڕەبتی بەکارەوە ئیشەوەی ڕەبتی بە معمەلەوە هەیە و ڕەبتی بە پەیوەندی ئینسانەکانەوە پەیوەندیەکی معمەلی پەیوەندیەک لەسەر ئەساسی ئیش لەسەر ئەساسی بەرژەوەندی لەسەر ئەساسی ئەمانە پەیوەندیەک نییە کە لە دەرەوەی بەرژەوەندی بێ لەسەر ئەساسی ئازادی لەسەر ئەساسی خۆبوون من لەگەڵ تۆ هەم بۆ ئەوەی خۆم بم کاتێک کە تۆ ڕێگەتدا تۆ زەمینە بووی بۆەوەی من خۆم بم زیاتر و منی زەمینە بووم بۆ تۆ کە خۆت بی ئەو من و تۆ دەتوانین پێکەوە بین کاتێ من و تۆ وابووینی تر پەیوەندیەکەمان ئەو سیستەمە ڕێکی دەخا کە لەسەر بنەمای ئازادیە بەڵام کاتێک کەوانە بوو من بۆ بەرژەوەندیەکانم تەنەزولم لاش خۆبوونی خۆم کرد و تۆش بۆ بەرژەوەندیەکانت تەنەزولت کرد بۆ ئەوەی من و تۆ هێزێکی زیاتر پیاکەین بتوانین مڵکێکی زیاتر بەدەست بێنین بتوانین چوزانم خۆشگوزەرانەیەکی زیاتر بەدەست بێنین ئەوە ئیتر ئێمە کەوتونێتە ناو سیستەمەکەیترەوە لەبەرەوە ئەم فرەیە و ئەم سیستەمە شتێک نییە بڵێ هەر لە ناو کۆمارا دەردەکەوێت سیستەمێکە لە لەحزە مێژوویەکانی کووردا دەردەکەوێت و ئەو ئەفسانانە دروست دەکا کە باسم کرد و ڕووداوێک دروست دەکا کە ئەم ڕووداوە بە پێی منطقی هێز ناتوانین بیخوێنینەوە فەرزەن حاڵەتی سەلاحەدین بە پێی منطقی هێز داخوێنێتەوە سەلاحەدین بە ئەخلاق جەنگ دەکا بە هێز جەنگ ناکا وەکو هێزێکی وای نییە ئەوەی کە وا دەکا سەلاحەدین لە بتوانێ هاوسەنگی نێوان ببێتە عنسورێک کە جەنگی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوانە هێڵێ و جەنگی نێوان مەسیحیەت و ئیسلام کۆتایی پێبێنەوە لە قودسا مەسیحی و ئیسلام و جوولەکە کۆکاتەوە ڕەبتی بەم سیستەمەوە هەیە کە سیستەمێکی ئاکاریە نەک سیاسی و سەلاحەدین دین لە دەوڵەت دەستێنێتەوە دێنێتەوە ناو خەڵک ئەڵێ دین بۆ خەڵک و دین بۆ خوا و نیشتیمان بە هەمووان لێرەوە کە دین بۆ خوا دەبێت تر دینی خەلیفە نییە دینی خەلیفە عەباسی و دینی خەلیفەی فاتمی و دینی کاتۆلیک و دینی پرۆتستان نییە لێرە ئازادیەکی دینی دروست دەبێ وەر ئەوەیە کاتێ سەلاحەدین یەکەم ئیش دەکات جوولەکە دەگەڕێنێتەوە بۆ قودس کە مەسیحەکان دەریان کردوون قازی محەممەد کە دێت دەڵێ جوولەکە تۆ لەوێ بۆ خۆت ئەمە بۆ ئەوە نیە مجاملەی ئیسرائیل بکە بۆ ئەوەی مەساڵحیەیە تاوەکو وڵا جوولەکە حقوق دەدا بە جوولەکە تاوەکو ئیسرائیل لێ رازی بێت و مەساڵحیان بێتەوەی ئەمە هەر سیستەمەکە خۆی وایە ئەمە دەدا ینی بۆ ئەوە نییە فەرزەن سریانەکان با بڵێن ئەو حقوقانە هەیە ئەو سیستەم پێیان دەدا ئەوە لەبەر ئەوە نییە سەرنجی ئەوروپا ڕاکێشێتە ئەوروپا لە پشتی بێتە ئەمە بۆ مەبەستێک نییە ئەمە خۆی وایە و ئەمە ئیمانی بەمە هەیە ئەمە زۆر جیاوازە من ئیمانم بەوە هەبێ کە ئەمە دەبێ وابێ لەگەڵ ئەوەی کە من مەسلحەتێک وام لێ بکە کە من ئازادیەک بدەم بە فلان ئازادیەک بدەم بە فلانەشێ لەبەرەوە لە ناو دەوڵەتی ناسیۆنالیست دەوڵەتی مۆدێرنا کە ئێستا حاڵن قایمە لەسەر ئەرز بیرکردنەوە لە ئازادی کولتوری و دیموکراسێتی کولتوری ئەفسانەیە دەڵێن لە سوید حقوقی زمان درراوە وە زمانی کوردی حەقی هەیە لە کاتێک لە سویدا مارەسە ینی
لە پەروەەردە بە جۆرێک زمانی کوردی دانراوە کە منداڵ فێری نەبێ ڕقی لێبێ چۆن لەو ماوەی کەتر دەوامتەوە دەبێت لە کاتی ڕێستا کە تەلەبەت ئەم منداڵانە دەبێت ئیسراحەتکەن مامۆسات لەو کاتانە دەرسیان پێ دەڵێ دەی ئەم منداڵە کە برسێتی کە دەیوێت ئیسراحەت کات تۆ ئەم کاتی لێ دەگری ئەوەی پێی دەڵێ ڕقت لێ دەبێتەوە ئەمە ناوراوە حقوقی زمانی لە ناو سویدا کە حەق دراوە بە زمانی کوردی و مافراوە بە زمانی کوردی و لە کاتێککە ئەوەی لێرە هەیە هەر لە هەرێم تورکمان ڕێگەی پێدراوە لە ئیبتیداییەوە لە ڕەوزەوە بە تورکمانی نەک بە تورکی پەروەردەی خۆی دامەزێنێ و وەستەی پەروەردەی خۆی دامەزێنە و خەڵکی خۆی پەروەردەکە کە ئەمە بۆ تورکمانێکی ناو تورکیا بە هیچ شێوەیە قوبوڵ نییە یعنی ئەگەر گروپێکی تورکمانی لە تورکیا بیەوێ لاجە تورکمانیەکەی خۆی بەرز کاتەوە بۆ ئاسی زمان و سیستەمی پەروەردەی بۆ دانی تورکیا ڕژێمی تورکی ئەو ڕژێمە ناسیۆنالیستی تورکیا چۆن مامەڵە لەگەڵ زمانی کوردی دەکا و قەدەغی دەکا ئاوا قەدەغی زمان لاجە تورکمانیەکەش دەکا لە کاتێک لاجە تورکمانیەکە لاجەیە کە سەر بە زمانی تورکیەکە لەبەرەوە لە ناو دەوڵەتی ناسیۆنالیستیە و دەوڵەتی نەتەوە ئەوەی کە ئێستا هەیە جیاوازی کولتوری بە هیچ شێوەیەک ممکن نییە ئەی کورد ئەمە یەکێکە لە کێشەکانی یعنی کورد لە ڕاستیا کێشەکەی لەگەڵ دەوڵەتی تورکی و دەوڵەتی عەرەبی و ئەمانە نییە کێشەی گەورەی کورد لەگەڵ سیستەمی دروستبوونی دەوڵەتی مۆدێرنایە کێشەی لەگەڵ نەبوونی ئازادی کولتوریایە و جەنگەکانی ئەگەر ئێمە هەبینەکانی ئەوەی تەنان لە قازیش داواکاریەکانیان گرنگترین داواکاریەوەیە کە ئێمە بە زمان و وینی خۆمان بخوێنین و پەروەردەی خۆمان بێ لە جەنگەکان جەنگی دەرسیم بۆ پەروەردەکرا وە زۆربەی جەنگەکان کە کراوە کورد کوردیەتی لەسەر کولتور بووە وە کوردەوەندەی لەسەر کولتورەکەی خوێنی ڕژێنراوە لەسەر زمانەکەی خوێن ڕژێنراوە لەسەر شتێکی تر خوێنی نەڕژێنراوە و ئەمە لە ڕاستیا چی دەگەیەنێ ئەوە دەگەیەنێ کە کورد فعلەن ئەو سیستەمەی لە ناوی ئیش دەکە ئەو مەیلەی کە هەیەی بۆ جۆرێک لە سیستەم مەیلە بۆ جۆرێک لە سیستەم کە داوای ئازادی و فرەیی دەکات لە هەموو بوارەکانە و ئەو فرە ڕەنگی کە لە ناو کووردا هەیە و باحثەکانی سەریان سوڕماوە تێناگەن لەمە باشە چۆن حرەکاتی ناسیۆنالیستی فرەیی قبول دەکات نابێ حرەکەی ناسیۆنالیستی بێت چونکە بزوتنەوەی ناسیۆنالیستی دەبێت فرەیی قبول نەکات کەچی بزوتنەوە کوردیەکان نەک فرەیی قبول دەکەن تەشجیعی فرەیی دەکەن ئەی کەواتە ناسیۆنالیستی نین ئەی ئەمەی کە تەشجیعی فرەیی دەکات لەناو ئەوانە چییە سیستەمێکی ترە ئەمە کوردبوونە کە ئەوان ناچار دەکات ناسیۆنالیست نەبن ئەوان ناچار دەکات لە ناو ئینەکانی خۆیانە هەورامی بە هەورامی لە ناو تەلەڤیزیۆن و ڕاگەیانەکانی خۆیانە هەورامی هەبێ کرمانجیە بێت سۆرانی هەبێ ئەمانە هەبن هەنێ ئەم فرە ڕەنگیە کولتوریە خۆی لە ڕاستیدا بەرهەمی چییە چونکە کولتور شتێکی ئاکاریە شتێکی پیشەیی نییە کاتێک کۆمەلگایەکی پیشەیی بوو و بۆ مەساڵەحەکان ئامانجی مەسلحەت و خۆشگوزارانێکی زیاتر بوو کولتور بەهای نامێنێ ئەو کاتێک کولتور تۆ وێرانی کە کێشت نییە بەڵام کاتێک کۆمەلگایەک ئاکاریە و ئامانجێکی ئاکاری هەیە لێرە کولتوری تر بەها پیا دەکا کوشتنی کولتورێک قەدەغەکردنی کولتورێک لێرەی تر دەبێتە حرام دەبێتە قەدەغەکراو جا لێرەوە من هەست دەکەم ڕووداوەکانی کۆمار لە ڕاستیە ئەم سیستەمی کوردبوونە سازیان دەکات بەو ڕووداوە درەوشاوە سەیرەی قازیەوە کە وتم دەچێتە وەکو ئەفسانەی لێدێ و ئەم ڕووداوانش کە دروست دەبن و ڕوو دەدەن و دنیا سەیریان ناکات نایبینێ بۆچی چونکە بە هەمان سیستەم ڕوو نادەن کە ڕووداوەکانی ناو دنیا ڕوودەن نوروز